سەرۆک نێچیروان بارزانی بیریە ڕۆژەوەی کورسانê kiriye temaşevanê nêja got ez ê serdana rojavayê kursanê bikim biçim Qamişlo biçim Efrînê cenabê serok biçe Kobanê biçe Amûdê biçe Dêrikê biçe Dirbîsiyê biçe Tirbespiyê Kurdên rojavayê kursanê ji te hez dikin lê dibêje ez nizanim em ê kengî biçin di konferansa xwe ya rojnamevanî de got ku li Mûnşin pêkhat dibêje piştgiriya gelê Kurd ji bo rojavayê kursanê serbilindî û şanaziyeke gelekî mezin e her wiha dibêje wan ji kompanyayên ji şîrketên Almanya welatên din xwestine ku li rojavayê kursanê kar bikin ji ber ku edî rêkeftinek di navbera Kurdan û Şamê de heye di konferanseka rojnamevanî de serokê Herêma Kursanê Nêçîrvan Barzanî dibêje pêwîst e rêkeftina di navbera Hesedê û Şamê de bi temamî were cîbicîkirin û mafê Kurdan û pêkhateyên din di destûra nû ya Sûrî de bên garantî kirin her wiha xwest ene kese û aliyên din yên siyasî jî di danûstandina da beşdar bibin ku bi Şamê re çê dibin her wiha behsa giringiya rola serok Mesûd Barzanî jî kir Nêçîrvan Barzanî behsa parêzgarê Hesekê Nûreddîn Îsa jî kir û got ew giring e bêguman serokê Sûrî Mersûmek ji bo wî derxist Hesedê parêzgar pêşniyar kiriye ew jî derfeteke edî parêzgarê Hesekê ji bo Kurdan û ji bo pêkhateyên din wê kar bike Serok Nêçîrvan Barzanî dibêje axaftina wî li gel General Mazlûm Ebdî û yên din ew e ku li Sûriyê beşdarî proseya siyasî bibin Mazlûm Ebdî bixwe jî dibêje beşdarî konferansa Mûnşinê bûye û bawer dikin ku ew jî di wê rê de diçe خۆی یەکەم ئێمە باسی سووریا بکەین تەبێ ئەوەی کە لە سووریا ئێستا هەیە ئەو پرۆسەی کە ئێستاە مووقفی ئێمە لە هەرێمی کوردستان ئەوەیە ئێمە کە پشتگیری ئەم پرۆسەیە دەکەین ئەم پرۆسە سیاسیەی کە ئێستا ئەو گفتوگویەکەی لە بینی قەسەدە و لە بینی حکوومەتی سووریا ئێمە دەمانەوێت طبعا لایەنە کوردیەکانی تریش حقیقەتەن هەمویان ئەنە کەسە و ئەوانەش بەشدار بن لەو گفتوگوە سیاسی کە ئێستا لەگەڵ دیمەشق دەکرێتن ئێمە دەبێ واقع بین حقیقەت یعنی ئەوەی کە من پێم وایە ڕێکەوتنێکی خراپ نییە بەپێی ئەو بارودۆخەی کە هاتۆتە پێش لە سووریا و ئەوەی کە کرا و ئەوەی کە دەتوانین بیکەین بەڕێی من ئەوەی کە ئێستا هەیە ڕێکەوتنێکی باشە لەم ڕێکەوتنەدا مووقفی هەرێمی کوردستان ئەوە بووە کە بەردەوام لەسەر خەت بووە هەم لەگەڵ تورکیا و هەم جەنابی سەرۆک بارزانیش لەگەڵ سەرۆک شەرع یعنی بە بەردەوام ئێمە قسەمان کردووە سیاسەتی ئێمە دەمانەوێ بە شێوەیەکی گشتی دەمانەوێ ئەم ڕێکەوتنە بە شێوەیەکی تەواو وەکو خۆی جێبەجێ بکرێ و ئارامی و سەقامگیری بگەڕێتەوە ئەوەی کە ئێمە زۆر دەختی لەسەر دەکەین ئەمەیە مافی کورد و نەک تەنها کورد و هەموو پێکهاتەکانی تر پێویستە لە دەستوری سووریا لە ئایندەدا ئەمانە هەمووی جێگیر بکرێن و ئەمە گەرانتیەکە بۆ ئەوەی هەموو لایەک هەست بە دڵنیایی بکاتن ئەوەی کە ئێمە مەبەسمانە و هەموو لایەکیش تەشجیع دەکەین کە ڕێکەوتن بکەن لە چوارچێوەی سووریایەکی موحەدە ئەوە سیاسەتی ئێمەیە لە هەرێمی کوردستان من پێم وە بەڵێ دەرفەت هەیە دەرفەتی حەل هەیە بەڵام ئەو مۆدێلەی کە ئەوان هەردوو لایەن دەتوانن ڕێکەوتنی لەسەر بکەن من پێم وە ئێمە بۆ خۆیان بەجێ بێڵین یعنی بۆ لایەنە کوردیەکان لەگەڵ دیمەشق کە من دەڵێم لایەنە کوردیەکان مەبەستم قەسەدەیە و مەبەستم ئەنە کەسەیە و هەموو ئەوانە لەگەڵ سووریا بزانن دەتوانن دەگەن بە چه مۆدێلێک لە خۆبەڕێوەبردن ئەگەر پرسیارەکە زیاد ئەوە بێ مەسەلەن ئایا ئەوەی کە لە هەرێمی کوردستان ئێمە هەمانە دەکرێت بزەبت ئەوە لە سووریا هەبێ زەحمەتە ئاسان نییە چونکە جوغرافیایەکی موحەد بەو شێوەیە لە سووریا نییە پێکهاتەکان جیاوازن نەک تەنها کورد دەبێ پێکهاتەکانی تریش ڕازی بکرێن بەڵام ئەوەی کە ئێستا هەیە وەکو مثال مەسەلەن سەرۆک شەرع مەرسومی دەرکردووە بۆ محافظی حەسەکە یعنی من پێم وایە محافظی حەسەکە مهمە چونکە شاری حەسەکە شارێکە هەم کوردی هەیە هەم عەرەبی هەیە ئێستا بۆ جیهەتی بۆ لایەنی کوردی کە مڕەشەحەکە لەلایەن قەسەدەوە کراوە ئێستا دەرفەتێکە
بۆ ئەوەی ئیسپات بکات کەلەوێ کە ئەمە پارێزگاری حەسەکەیە بۆ هەموو پێکهاتەکان ئێستا و دەرفەتە ئەو بتوانێت ئەوە بکە هەم خزمەتی کورد بکات هەم خزمەتی عەرەب بکات هەم خزمەتی هەموو پێکهاتەکان بکات خۆ هەموو خەڵک دوای خۆی دیفاعی لێ دەکات بەڵام ئەمانە هەمووی پێویستی بەوەیە گفتوگۆیەکی ڕێکوپێک ئێمە لەگەڵ جەنابی کاک مەزلوم جەنەرال عەبدی و لەگەڵ ئەوانی تریش قسەکەمان ئەوەیە ئێوە دەبێت لە پرۆسەی سیاسی لە سووریا بەشدار بن سووریا پایتەختی ئێوەیە ئێوە دەبێت بگەڕێنەوە بۆ سووریا و هەوڵێکی جدی بدەن ئەو کێشانەی کە هەیە حەلیان بۆ بدۆزنەوە لە چوارچێوەی سووریایەکی موحد ئەمە سیاسەتی ئێمەیە و ئەم قسانەی ئێمەش لە نەتیجەی تەجروبەی هەرێمی کوردستانە کە پێیان دەڵێن ئێوە دەبێت بەم شێوەیە من پێشم وایە هەتا حدێکی زۆر طبعاً ئەو خۆشی لە منشن بەشدار بوو من پێم وایە وردە خەریکە بەو ئاراستەیە داوە الوێ دەست پێ بکەم ئەم دیسە بیراوێ واجیاتکەین بیرا قامشلیتکەین بیرا عفریتکەین ڕاستی و ئەکید ئەف بەرنامە دێت سەردانامە دەهەبی نزانم کەنگی پەیامامە بۆ خوشک و برایتمان ڕۆژئاوا ئەڤەیە ڕاستی بەری ئەف تشتێ بسەروا هاتەی پشتگیریەکە مەزن لە هەموو کوردستانیە لە هەموو جەهەکێ بۆ ڕۆژئاوا هاتەبێت ئەڤە جێ فەخر و شانازی هەر کوردێکە لە هەر جەهەکێ ببینیت ئەو پشتگیری نەها مهم ئەوەیە ئەو ڕێککەفتنە کە هاتیەکردن بێجێ بجێکردن و ئینشاءالله ئاوەدانی و کەیفخۆشی و زێدەتر کار بکەویتە ڕۆژئاوا مە لێرە گەلێک کۆمپانیا و ئەوان وڵات حتا ئەڵمانیا و ئەوانە ئاخفنامە سەر هەندێ بێ و لازمە هەنگ دەست بێجا وەختی هەندەیە پشتی vê ڕێککەفتنێ دەست ئاوەدانیە بکەین دەست خۆشگوزەرانیە بکەین و ئەس هیڤیا کەیفخۆشیە و سەلامەتیە و سەرکەفتنێ بۆ خەڵکێ مەتکەم ڕۆژئاوا خاتونێ